هۆتێلی بەفر یەکەم جار ساڵی 1990 بەڕووی گەشتیارانەوە کرایەوە و دەکەوێتە گوندی یۆکازیاروی لە باکووری سوید. هەموو ساڵێک لە وەرزە ساردەکانی ساڵدا نۆژەن دەکرێتەوە و ڕوبەر و شوێنە سەرنجڕاکێشەکانیشی فراوانتر دەکرێن. ساڵانە بۆ دروستکردنەوە و نۆژەنکردنەوەی هۆتێلەکە سوود لە 5,000 تەن سۆڵ وەردەگیرێت. سۆڵەکەش لە ڕووباری تۆرینەوە دابین دەکرێت. لە وەرزە گەرمەکاندا و بۆ ڕێگری لە توانەوە هەندێک لە بەشەکانی هۆتێلەکە دەبرێن بۆ ساردکەرەوەی زۆر گەورە و لەوێدا هەڵدەگیرێن بۆ ئەوەی جارێکی دیکە لە وەرزی سەرمادا بۆ هۆتێلەکە بگەڕێنرێنەوە. هۆتێلەکە لە مانگەکانی ئۆکتۆبەر و نۆڤەمبەردا نۆژەن دەکرێتەوە و پاشان بەڕووی گەشتیاراندا دەکرێتەوە. لە ناوەڕاستی مانگی نیسانیشدا جارێکی دیکە دەست بە توانەوە دەکات. بۆ پێی ئەم بەرهەمەی دەستی مرۆڤ جارێکی دیکە زۆرینەی بەشەکانی بۆ سروش دەگەڕێتەوە. لە نێوان مانگەکانی تشرین یەکەم بۆ مانگی نیسانی هەر ساڵێک بە هەزاران گەشتیاری ناوخۆیی و بیانی سەردانی هۆتێلەکە دەکەن و بۆ هەر شەوێکی ژمانەوە لە هۆتێلەکە بڕی 800 دۆلاریان لێوەردەگیرێت و پێخەفی گونجاویش بە گەشتیاران دەدرێت کە زۆر جار بە چەرمی کەڵەکێوی دروست کراوە. ئەمەش بۆ ئەوەی کێشەی سەرمایان نەبێت و خەوێکی ئارامیان لێ بکەوێت. جگە لەوەش بە دەستگا و ئامێری تایبەت پلەی گەرما لە ناوەوەی هۆتێلەکە ڕێکخراوە. ئەوەی زیاتر هۆتێلەکە سەرنجڕاکێش دەکات ئەو وردەکاریەیە کە لە دروستکردنی کەلوپەل و کەرەستەی نێو هۆتێلەکەدا کراوە، وەک پەرداخ و قاپ و قاچاق و سیستمی نووسن و مێزی نان خواردن و ئێکسسواراتی دیکە. وەزارەتی تەندروستی و دەستەی گەشتیاری سوید ڕێگە بە منداڵانی خوارد تەمەن 12 ساڵ نادات شەو لە هۆتێلەکە بمێننەوە چونکە پێیان وایە زیان بە تەندروستیان دەگەیەنێت. هۆتێلەکە لە 80 ژوور پێگاتووە و لە تەنیشتیشیدا هۆتێلێکی دیکەی ئاسایی هەیە بۆ ئەوەی گەشتیاران لە هەموو وەرزەکانی ساڵ بتوانن سەردانی ناوچەکە بکەن و چێژ لە دیمەنە سروشتیەکانی ببینن. بە درێژایی زستان لە هۆتێلەکەدا خولی پەیکەرتاشی لەسەر سەهۆڵ بەردەوامە و ئەوانەی سەردانی دەکەن دەتوانن لە خولەکەدا بەشدار بن. جگە لەوەی بەهۆی ڕێنوێنی کارێکیشەوە بە سوودوەرگرتن لە گالیسکەی سەربەفر گەشتیاران دەتوانن سەردانی ناوچەکانی پاراستنی ئاژەڵی کەڵەکێوی و کەروێش بکەن و لە نزیکەوە پیان بینن.